بینەرانی بەڕێز سڵاتان نەبێت بەرداوامین بۆ تاوکردنی گفتوگەکەمان سەبارەت بە دیاردەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا فەرموو کاکومێت دەتونی قسەکان تاو بکەی. کاک ئومێد لێرە بووم کە باز لە حرمەت شکاندنی یاسا لەلایەن حزبەکانەوە من قەتعیان لەگەڵەوە دانیم. حزبەکان کە دیسانەکە دێمەوە کە ئەوەی کاک نەبەز دەڵێ حزبەکان واتە پارتی و یەکێتی. پارتی و یەکێتی کاتێک ئەوان بێن حکومڕانی ئەو وڵاتە بێن بۆ حکومڕان باشترین شت بوونی یاسایە. چکە بە یاسا دەتوانێتن ئەو کارانەی کە هەیتی ڕایی بکاتن و کۆمەلگایەکی تەندروست دوور لە مەشاکل بنیاد منێ. بەڕێزیان باز لە دوو پاڵاوت گەینەوتی دەکا ئەمن ئەوە لە شتێکی جادە دەبینم. یعنی شتێکی زۆر سانە حکوومەتێکی عراقی پڕکێشە پڕ مەشاکل دێتن دوو پاڵاگە دروست دەکا 1970 دەکات. بەڵام بۆ ئەخر دەژێت دەستی کۆمپانیەکانی حیزبەوە. زانی ئەمن ئەوەن قەنەعەتم پێ نییە کە دەڵێتن حکوومەتی عراقی 1970 تەواو کردوودایە هەرێمی کوردستان و ئەو 1970 تەواو بکەن دکمنتەکان بڵاو بوون لەڤین و لە ڕۆژنامەی هاوڵاتی وڵاتە باشتر بخوێنیتەوە بەرگری لە شتێکەکە کە ئەمن زۆر باش قەنەعەتم پێگەنە قەت شتە قەنەعەتم پێ نەبی دیفاعی لێ ناکەم قەنەعەتم بەوە نیە ئەوەی جەناب لە هێزێکەکەی کە پڕە لە گەندەڵیە بەرگری لە هێزێک دەکەم کە پڕە لێوان لێوە لە نەزیهی و لە پاچی بەرگری لە هێزێک دەکەم ئەو وڵاتە ڕێک دەکەم نەباس من پرسیارێکم لە جەنابێت پرسیارێکم لە جەناب ئێوە کێشەی ڕۆژنامەنووسی ئەهلی تەسمیات ناکەم بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی ڕخنەگر لە کوردستان ئەوەیە کە بە گومان بەرامبەر بە هەموو هەوڵەکە حکوومەتیدا حکوومەت هەوڵی بڕیاری گەڕانەوەی مڵکی گشتیەوە تۆ لە نووسینێک تا باس دەواکەی ئەم هەوڵی حکوومەت تەنها فێڵێکە بۆ دەرهێنانی گردی زەرگەتایە ئەوەی کە پێ دەگوتێ مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆران لە چنگی ئەو بزوتنەوەیە و گەڕانەوە دابشکردی جارێکی تر بەسەردە پرساوەکان ینی بۆ ئەم گومانە لەبەرەوەی پێشووتر ویان کردووە لەبەرەوەی هەر کاتێک قەرارێکیاندا بێ بەڵام بۆ پشتگیری ئەم قەرارە ناکەی هەر لە دەسەڵاتەوە تا ئۆپۆزیسیۆن پشتگیری هەر هەوڵەکەی کە چاکە حکوومەتەی لێ پێم خۆشە سەرۆکی حکوومەت قەرارێ دەرەکا بێ مڵکی گشتی بگەڕێتەوە باشە ئەوە نزیکەی مانگێکە لە سنووری ناوچەی سلێمانی لەبەرەوەی حکومڕانی یەکێتی لە سنووری ناوچەی سلێمانی باڵادەستە و ئیدارەی یەکێتی باڵادەستە هەندێک بارەگا گەڕاوەتەوە بەڵام لە سنووری پارتی یەک شوێنم پێ بڵێ گەڕابێتەوە کاکە گیان ئەمە باسی یاساکە بەس خۆی و حزبەکەی احترامی قەرارەکانی سەرۆکی حکوومەت ناگرێت زانێ کاکنە باش یاساکە ئەوەی لە سلێمانی کرایە زۆر جیاوازە قوربان ئەوە سێ لێژنەی چار لێژنەی دادوەری دانرانە لە گەرمیانە لە هەولێرە لە دهۆکە لە سلێمانیە خەریکی دیراسەکردنن و بەپێی قانون ئەو شوێنانە دەگەڕێندرنەوە ئەوەی لە سلێمانی کرایە چەند دەست پێشخەریەک بووە کە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکو دەست پێشخەریەک کراون و کە بەبێ هاتنی لێژنەکە بارەگەکانیان تەسنیم کردوتەوە ئەوەی هەولێریش کە ئەو لێژنەی هەیە کە زۆر بە دیقەتەوە سەرۆکی هەرێم متابعی دەکا و خۆی لەگەڵ دادوەرەکان پێی ڕاگەیاندونەکە بە هەر شێوازێک بێتن زۆر بە جدیانە کار لەوە دەکەن ئەو مڵکە گشتیانە دەبی بگەڕێنەوە سەرۆکیێرم زۆر ئیشی لەسەر دەکات خۆشی هەر شوێنێک کە هەر شوێنێک شوێنی گشتی بیتن سەرۆکیێرم پێداگیری لەسەرەوە دەکاتن و بە دادوەرەکانی ڕاگەاندیا دەبی بگەڕێنەوە بۆ مڵکی گشتی کاک نەبەز ئەمە پێت وایە ئەمە لۆژیکێکی ڕاستە بۆ بەرگەدێکردن لە مڵکی گشتی کە لە هەموو هەنگاوێکی باش و خراپی حکوومەت بەگومانبی ینی پێ دوابێ حکوومەتێک دەیەکە لە هەموو حاڵەتێکە هەموو ئاراستەکانی هەموو هەنگاوەکانی بەرە و گەندەڵی و بە فێڕۆدانی مڵکی گشتیە لە کاتێکە ئەگەری ئەوەی دەکەی کۆمەڵی هەنگاوی و ڕاست بنێ و خەڵکی ئازادی خواز و ڕخنەگریش پشگیری ئەم هەنگاوە ڕاستانە بکەن ئاخر کێشەکە ئەوەی چۆن ڕخنەش لە هەنگاوە خراپەکان نەگرن کاک ئومێد باەمە ئینکاری لە شتێن نەکەین دوو ئیدارە هەیە ئیدارەی پارتی ئیدارەی زەرد و ئیدارەی سەوز لە سلێمانی و هەر کاتێک یەکێک لەم قەرارانەی کە لە سەرۆکایەتی حکوومەتەوە ئەدرێ لە شوێنێک جێبەجێکرێ لە شوێنێکی تر ناکرێ و حکوومەتی کوردی و حکوومەتی خەڵک نییە باو مەفهومە مەدەنیە کە ئێمە سەیری حکوومەتەکەین لە دنیای دەرەوە هەیە حکوومەتی کوردی حکوومەتی حیزبە و حیزب ئاراستەیەەکە و حیزب هەموو شتەکانیەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر دەسەڵاتی تەوزیعکردنی یەک مەتر زەوی نییە سەرۆکی شارەوانی هەولێر لەبەر ئەمەش یەکێکە لەو ئیشارەی تر کە ئێستا قسەی لەسەرەکەین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر ناتوانێت یەکمەتە زەوی تۆزەکە بەڵام بەرپرسێکی حیزبی کە
کە حیزبی پارتی لە ناو حکوومەت دایناوە ئەتوانێت ئاراستەی هەموو پنتەکانی حکوومەت کاکاکە ئێمە ئەمەمان بینیوە و دەیان جار و هەزاران بەڵگەمان لەسەر ئەمە بڵاو کردوتەوە لە ڕۆژنامەکان و نە حکوومەتیشت و نە حیزبەکانیش نەیانتوانی و ئینکاری لەم بەڵگانە بکەن چونکە خۆیان نەزانن ئیشەکانیان چۆنە ئیشەکان ئیشکردنە لە پێناو حزبی کوردی ئەو لە شوێنی خۆی ئەمیش لە شوێنی خۆی من یەک شتی زۆر بچوو گەڵێم یەک شتی زۆر بچوو لە دنیا شتێک هەیە ناوی یاسای سەربازیە باشە یاسای سەربازی ئینسانێک ئەگەر بیەوێ ببێ بە ئامرلیوە بەلانی کەمەوە ئەبێت تەمەنی بگاتە 40 ساڵ بەلانی کەمەوە لەبەر ئەوەی ئەو مەرحەلانە ئیبرێتە ئەگاتە ڕوتبەی لیوە ئەبێت تەمەنی بگاتە 40 ساڵ سەرۆکی حیزب کوڕەکەی باشە تەمەنی 30 ساڵە ئامرلی وایە باسی چاکسازیم بۆەکە من گومان لەمەکەم خۆی شوێن داگیرەکە باسی چاکسازیەکە گومانم هەیە لی لەبەر ئەوەی بەشێک ئیجا وەرە خوارەوە سێری کۆمپانیا زەبەلاحەکان کە ئەگەر هی خزمەکانی ئەوان نەبن ئەم کارکتەرە سیاسیانە ئەم کەسە حیزبیانە کە قسە لەسەر چاکسازیەکان چ لە ناحکومەت کاگنە بەس حکوومەتی خەڵکە ئینسان نابێ هەندە بێ ویژدان بێ کە ڕۆژنامە نووسێک بێ بێ حرمەتی بەرامبەر بە ئیرادەی 1,076,370 دەنگدەر بکە واتە ئەتوو دەیر بێ حرمەتی بەرامبەر بە ئیرادەی ئەو حرمەتی ئەو خەڵکە لە هەموو دنیادا حزب حکوومەت پێک دێنێتن لە کامە ئەزمونم لە ببینە ئەوە ئەمریکا دەتەوێت تەقلیدی ئەمریکای فەرموو ئەمریکا چەند ئەوانەی حزبەکەی حکوومەت پێک دێنەوە ئەوەی دەیباتەوە و ئاراستی بوجاکە حزبەکەی من دەستکاری بودجە ناکە حزبەکەی من دەستکاری بودجە ناکە ئەوەشیان ئەوەی جەنابەت باسی دەکەی یەک حاڵەتی لەو بابەتە نییە سەرۆکی حکوومەت ناتوانێت عارض بداتە خەڵکو بەڵام مەسئولێکی حزبی حدا دەکەم یەک مەسئولی حزبی توانی بیتی یەک مەتر عارض بداتە خەڵک 1,076,370 دەنگدەر کە دەکاتە 157.37 دەنگدەر دەنگ بدا حکوومەتێک پێک بێ حکوومەتی خەڵک نەبێ بەڵام بە چەند هەزاری لایەنێکی ئەوانە خەڵکەوەی ئیش بۆ خەڵکەکە بەرەزم ئیش بۆ بۆ دەکات حزبەکەی تۆ لە هەولێر یەک شتێنم پێ بڵێ حزبەکەی تۆ داگیری نەکردەوە دەرێژیە حزبەکەی من ئیبداعی کردی قوربان حەزەکەم بزانێ حزبەکەی من کە پێی بڵێ کە تۆ حەقی ئەوە نییە حزبەکەی من ئیبداعی کردی لە حکومڕانی و لە خدماتدا وەڵامت دەداتەوە شەقامەکان وەڵامت دەدەنەوە گوزاریەکان وەڵامت دەدەنەوە شەقامەکان هەژدە محافەزەمان هەیە لە عێراقدا دوو ماگنەت یەک هاوڵاتی هەولێری بێتە سەر جادەی ئەو هاوڵاتیە نەهاتووە گیانی خۆی بخاتە ئەوەی کە بێتن بە دوای هەندێک دروشم بکەوێتن بێوێ ئاست ئاشتی و ئارامی و خۆشگوزەرانی شارەکەی خۆی هێزانە و لە شارەکەی منێتەنە هێزی خەڵک لە شارەکەی من شەرم دەکەم بەرگری لەو بەرگری لە فەساد ناکەم بەرگری لەوە دەکەم کە بە بەڵگەوە پێت دەڵێم هەژدە محافەزە لە عێراقدا هەیە کە جەنابەت زۆر بە حەق دەوێت هێرش بکەی سەر حزبەکەی من حقدی لە پشتەوەیە من پەروەردەی و قوتابخانەی ئەو قوتابخانەی من لێوە لە بەراعەت و لە ئینسان دۆستی و لە مرۆڤ دۆستی و لە پارێزگاریکردن لە دیموکراسیەتدا هەژدە محافەزە هەیە لە عێراقدا لە دوای 2003ەوە وەرە پێت دەڵێم لەو دوو محافەزەیە کە حزبەکەی من حکومڕان بۆ تێدا کامە محافەزە هەنا ڕبعی ئەو دوو محافەزەیە خزمەت گوزاری و خزمەتی خەڵک و پێداویستەکانی خەڵکی لە بۆ جێبەجێکرابێتحافەزەکەی لە کوێن لەسەر بکەم من بە منە قسەرەوە ناکەم بووە لە حکومڕانی جوان خۆت ئەمانە کاروباری خزمەت گوزاری ئەمانە کارێکی باشە ڕەنگە لەلایەن زۆر ناوەندوو لەلایەن زۆر کەساتیەوە جێگەی ڕێز بێ بەڵام پرسیارەکە لەسەر تێکەڵکردنی حیزب حکوومەتدا پرسیارەکە لەسەر تەوزیفکردنی حکوومەتە بۆ بەرژەوەندەکانی حیزب هەر لە هێزەکانی ئاسایشەوە هەر لە داراییەوە هەتا هەموو مەسەلەکانی دیکە ئەمە کێشەکەی ئینکاری لە ئەغڵات ناکەین ئینکاریکردن لە ئەغڵات گوتمان لە بیدایەتەوە من گوتم گەندەڵی هەیە لە وڵاتی مندا گوتم لە حکومڕاندا تەجروبەیەکی دەوڵەمەندمان نییە تەجروبە و خەلفێتەشی لە مێژینەمان نییە واتە ئەوانەی جەنابەت باز دەکەی ئەگەر بین حزب و حکوومەت دەستکاریەکی هەبوو بیان تێکەڵاوێکی بێ بەڵێ هەبووە بەڵام
قەتعیەنیش پێ دوابێ هیچ حزبێک مافی نیە حکوومەتیش پێک بێنێتن دەباشە ئەزمموی یەک وڵاتم پێبرێ لە هەموو کوڕی ئەرزیدا ئەو حزبانە دێن کە حزب یەک لە وسیلەکانی بەدەستێنانی دەسەڵاتە ئەو حزبانێک کە ئێستا بۆکم ئارەزە هەن ئەوانە لە پێنا ئەوە تێناکۆشن سبێنی ئەوانش دەسەڵات بەڵام لەو نمونانەی کە تۆ داواکی لە دنیا بهێنێتەوە جیاوازیەکی بنچینەی لە بینی کاری حزب و کاری حکوومەتی خەڵکە سیاستەکەن بێشک جیاوازی هەیە ئێمەش دەگەینەوە قۆناغەوە لە قۆناغ سەرەتاییەکانی ئەوە داین کە هەموو شتەکەمان لێک جیاواز بێتەوە ئێوە یعنی رخنەی ئەوەتان لێژیرە کە ئێوە بەردەوام لەژێر نەفەسی ئۆپۆزیسیۆنە رخنە ئاڕاستی حکوومەتەکەن بەقەت ئەوەی کە ڕۆژنامەنووسێکی پرۆفشنال و بێلایەن کار لەسەر چاودێریکەر بن بەسەر دەستگاکانی حکوومەتەوە بە نەفەسی ئۆپۆزیسیۆن و گوتاری سیاسی ئۆپۆزیسیۆن چاودێری حکوومەتەکەن ئەمە شواتان لێکە کە هەموو کارێکی حکوومەت بەخراپ بین و رخنەی لێ بگرن ئەزانی چۆنەکەمە ئێمە گوێ بۆ تۆمەتانە نادن حزبی کوردی بە ئەمەی دروستەکە چونکە ئەزانی حزبی کوردی کێشەکە لە کاک نەبەس ببوورە ئەمە پرسیارەکەم تەکمیل بکەم کێشەکە بەوە تاو نابێ تۆ گوێی پێ بدەیانە بەوە تاو دەبێت ئایا ڕوونکردنەوە چی دەبێت لەسەرەوە لە کاتێکە نەفەسی قسەکردنی تۆ هەمان نەفەسی ئۆپۆزیسیۆنە بێت من لە بەرەی گەلم لە هەر شوێنێک بێ لە بەرەی گەلم ئەم بەرگریکردە کە ئێستا من بەرگری لە یەکەم بەرگریە لە حەقی هاودیشتیمانیانی ئەم وڵاتە بەرگری نییە لە هێزێکی ئۆپۆزیسیۆن بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە یاخود بە ناوی یەکگرتووی ئیسلامی یا کۆمەڵی ئیسلامی ئەمە بەرگریکردنە لە حەقی هاودیشتیمانی ئەم وڵاتە و وەزیفەی من وەکو ڕۆژنامەنووسێک ئەوەیە کە بەرگری لێ بکەم لە شوێنێکاکە هێزێک دێت ناوی حیزبی کوردیە ناوی پارتیە ناوی یەکێتیە دێ حەقی ئەم هاونیشتیمانی ئەخوا من دوشتی زۆر کۆمیدی ئێستا لێرە باسەکەم ئەم بەڵگەیە پێمان نەڵێ باشە مەحامیەک لەگەڵ مامۆستایەکی بیرکاری لەسەر حسابی وەزارەتی کارەبا نێراون بۆ دەرەوە بۆی دەورەی کارەبا ببینن ئەمە کۆمیدی نیە کۆمیدیە بەڵام ئەمە بەڵگەیەکی یەک مدیر ئەوە بەڵگە بێستا من دەتوانم پێت بڵێم نەبەز گۆران ڕۆژنامەنووس نییە دەوەرە لێم بپرسەکە لە بەرچ پێ دەڵێم نەبەز گۆران ڕۆژنامەڕمی کێ پێوە کاک نەبەز یەکەی لەوانە کە لە گەوڤارێک ئەمە ئارمی حکوومەت یارەمی کوردستانی پێوە بە ئیمزاوە بەرگری لە شتێکەکەی بەرگری لە شتێکەکە زانی وانە مەدیر عامێک بای 3 ملیۆن قسێکی دو یەک مانگ بە تەلەفۆن زانی ئەتوو پێم وایە دوم جارە بەڵگاران جارێکی دیکە بەڵگانە بووە زانی ئەمەە بەڵگە و پێدەم هەل هەت بە دەتێنا ئەوەی سێمەک پێشستا زارێکی دیکە عەرزی ئەوانت کرد ئەو جارەش نێتوەگەری باشە زۆر زانیچە بەڵگە شتێکە وەرەقە شتێکی دیکەیە جەنابەت یەکێک بوو لەوانەیە هێرشت کرا سەر لە گۆڤارێک من خوێندمەوە وەکو ڕۆژنامەنووسێک کە پێم ناخۆش بوو ئەوەی حیزبەکەی من نەبوو قوربان ئەتوو زانی هەموو شتێک بکە ئەوە حیزبەکەی من بوو حیزبەکەی من سێ جار چەتەی نادوێتە سەر من ممکن نییە لۆ کاتت نەکرد لەکێ زەنتی ئەمە وەلی هاتی هەندێکی شخصیش ئەوە دەکەی بەڕێزم تۆ دەزانی کاک لە هەولێر چەتانێریتە سەر بەڵام ئێمە حکوومەت نییە ئێستا وەلی هاتیە ئەمن شەڕ لەگەر وە هەمدا بکەم یعنی مشکلی وڵاتی مە ئەوەی کاک نەبەز ئەوانەی دەیانەوەی عەرزی خۆیان بکەن بە ناوی ڕۆژنامەنووسی بێلایەن دەستگای بێلایەن با پێت بڵێم وایە ئەوەی دەیەوە وەکو پیشەوانیە باوەڕ بە کامە بیتۆدی باوەڕ بە حزبەکەی من نەبی حزبەکەی من پێویستی بەتو نییە حزبەکەی من پێویستی بە ستایشی جەنابەت نییە حزبەکەی من پێویستی بە ستایشی جەنابەت نییە بەڵام لە جەنابەت دەپرسم وەکو ڕۆژنامەنووسێک کامە تیۆری ئەعلامی هەڵبژاردێکە کاری لەسەر دەکەی سەربەخۆ ئەعلامی سەربەخۆ تیۆرە چار تیۆری ئەلامیمان هەیە قوربان کۆرە باسی چیەکەوە چار تیۆری ئەلامیمان هەیە سەربەخۆی تێدانە سەربەخۆ لە چێن دەرهات سەربەخۆ لە شەرقی خۆم لەبەرەوەی وا فێربووی لەسەر بودجەیەمە چوار کەناڵی تەلەڤیزیۆنی دانێت و پارەی ئەم خەڵکە لایەنە پرۆفشناڵیەکەت لە بۆ دەرم قوربان چار تیۆری ئەلامیت هەیە منش 10 ساڵ زیاترە ئیشی تێدا دەکەم
چار تیۆری ئەلامی تەیە تیۆری ئەوەی جەنابەت باز دەکەی هەر لە تیۆری ئەلامدا جێ نابێتەوە سەربەخۆبوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ژێر پرسیاردایە کاکم بێت بارمەتی خۆت کاکم بێت پێت وان نییە ئەمە یەکێکە لە گرفتەکانی نەفەسی قسەکردنی کادری حیزب لە کوردستانە ئەمەیەکە ئەو دەنگانی ڕخنەگرن و ڕخنەی تون لە دامەزە بارمەتی خۆت با پرسەکەمدا ڕخنەی تون لە دامەزراوەی سیاسی و لە ڕەمزە دیارەکانی حیزب ئەگرن ئەم کەسانە خەنە ژێر پرسیارەوە پێتان وایە ئەمە زۆر جار دەستەباشی دەستی دەرەکی و دەستی بێگانە و ئاژاوە جێر و فەوزەوی و ئەنی پێت وایە پێویستە حیزب ئەم سیستمی مامەڵەکردنی لەگەڵ خەڵکی جیاواز و خەڵکی ڕخنەگرا بگۆڕێەوە باشتر تەقبولی ئەم دیدانە بکە ئەمێن زۆر لە مێژە ڕێی خۆمدایە کە ئەو دوو تۆژمەی هەیە پێی دەگوترێت مەعارەزەوە پێی دەگوترێتن حکومڕان هەردووچیان غەڵەتن لە شێوازە تەعاملکردنەکە ئەوەی مەعارەزە دەرێتن سەر لەبەری شێوازێک نییە بیەوە وڵاتەکە بڕوخێنی و ئەوەی حکوومەتیش دەیکا سەر لەبەری ئەو گەندەڵێنیە کە گەنجی وەکو کاگنەبەز هەندە ڕەشبیندی پێی بۆیە من پێم وایە ناکرێت بە شێوازە تەعامل بکرێتن دەبێ من باوەڕم گەندەڵی چارەسەرکە دەبێت تێگەیشتن هەبێتن دەبێت تێگەیشتن هەبێتن دەبێت بە مەفهومی هدوئی ئینسان شتەکان وەربگرێ من پێم وانە دەستەواژەی بێگانە من بەکارم نێنایە من بەکارم نێنایە من نەمگوتێ کەس دەستی بێگانەی لە پشتەوە هێز ڕاگەاندنی حیزبەکەم من محامی ئەوان نیمە ئەمن دەڵێم سربەخۆبوون ئەوەی کاگنەبەز باسی دەکای لە شەرق ئەوسەددا دەکەوێتە ژێر پرسیار بۆ ئەو دەستگای ئەلامیانی کە ئێستا لە وڵاتی ئێمە هەن من پێم وانێت دەستی دەرەکی باوەڕم بەوە نییە بەڵام لە کاری داخلی خۆشدا ئایا خێرە لەو وڵاتەدا سەر لەبەری لە ئەلفی تایای هەر هەمووی غەڵەت بێ ئایا خێرە کاری ئەعلامە ئەو چاواشەکاریانە کە ئێستا لە وڵاتی مندا دەکرێتن منش وەکو تاچێک دەبێت چاواشەکاری زۆر ڕۆژنامەی سەر بەخۆ سەر لەبەری چاواشەکاری دەکاتن ئێداوا تێگەیشتوی لە کوژەکە هەڵەگریت و ئەگەر دەتەوێت قسەی خۆمەیە ئەگەر دەتەوێت تەوەرەکان فراوان بکەین ئەگەر دێین باز لە ڕخنە دەکەین باز لە تەعاملی نێوان معارەزە و دەسەڵات دەکەین ئەوەش قسەیەکی دیکەیە جەنابەت دیسان دەڵێمە من نایم شەڕ لەگەر وەهەمدا ئێمە مجرد لە هەرێمی کوردستانی کاکم بێت قسەکە لەسەر دیاردەی گەندەڵیە و چارچەوەی قسەکردنەکەشمان ئەمەیە کاکنە بەس تۆ لەسەر ئەم دیاردەیە ینی ئەو نمونانی کە هێناتەوە ڕاستە دیکۆمی دوو قسەکردن ئەمە بەتانە بەڵام پێت وانە لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان و لە زوربەی شوێنەکانی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حاڵەتی لەو شێوەیە ئومێت ئێمە 10 ساڵە لە ئیعلامی سەربەخۆ ئیشەکەین 10 ساڵە دیکۆمنت بڵاوەکەینەوە یەک جار مەسئولێکی حیزبی دادگایی کرابێ لەسەر گەندەڵی یەک جار حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو کابینەکانیەوە هاتبێ لەسەر دیکۆمنتێکی ئێمە ئیجراعاتی کردبێ جارێک لە جاران وتبێتی دەستان خۆش ئەم کارەتان کردووە جگە لە تۆمەت جگە لە سوودکایەتی کردن جگە لە هەڕەشەکردن جگە لە کۆمەڵێ شتی نابەجێ کە بەردەوام بەرامبەر بە ئێمە کردوەتی بە حەقی ئەوەی ئێمە حەقیقەتێکمان دەست بڵاو کردوێتەوە کە لە ناو چەکمەجەی دەوائیرەکانی خۆیانەوە دەرمان هێناوە بۆیە من قەناعەتم بەوە نییە لە ناو ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کە کۆمەڵێک خەڵک دەستیان گرتووە بەسەر هەموو پنتەکانی بازار و سیستەمی سیاسیا کە خۆیان گەندەڵن ئەمانە گەندەڵی چارەسەر بکەن یعنی زۆر شەرمیشە بەڕاستی بچی لەگەڵ گەندەڵێکا داوای لێ بکەی وەرە با چاکسازی بکەین کە خۆی دروستی کردووە بۆیە ئێمە قەناعەتمان پێ نییە کاگێنە بەس ئەوەی جەنابەت باز دەکەی پێش دوانە بێ ئەوانەی ئەوڕۆ لە وڵاتی من و توودا دەڵێن ئێمە ڕێبەری ریفرۆم خوازی و گۆڕان هیچ مەوزوع نییە ڕەبتە بەوەی واتە مجتەمع بەش بووە مجتەمع پێکاتێ لەوەی کەسانێکن چاکساز خوازن گەندەڵ نین نەزیهن و کەسانێکشان گەندەڵن کەسێک ناتوانێت باز لە چاکسازی و باز لەوە بک گەندەڵ نەمینێتن کە تا سەر ئێسقان گەندەڵ بوو بێ کەسێک ناتوانێتن دیلکوش ببێ کەسێک نایە مجریم بوو بێ کەسێک نایە پاشخانێکی جوانی نەبێتن ئەو ڕۆبێتن ئیدعای نەزیهی و پاچی و کەسەوە نییە بەڵام ئەوەی جەنابەت باز دەکەی کەواتە ئەوەی من تێگەیشتنی من لە بۆ ئەو تەڕەفە و ئەوەی تێگەیشتنی تو لە بۆ تەڕەفە وڵاتە دەڕوخێ گەروابی نا ئەم وڵاتە ئێمە چاکیەکەین چه چای دەکەن چێن ئەوانە ئەو گەنجانەی کە قبول ناکەین لەوە زیاتر حیزبی کوردی ئەوانە کە باسم کرد ملیۆنە و 700,000 دەنگەکەم بەرە بەڕێزم ئەزانی من لە هەولێر ژیاوم تکا کەم شتێک بە ئەمە ئەم قسەیە بۆ یەکێ بکە کە دەسەڵاتی حیزبەکەی تۆی نەبینی بێت هەموو پێشکەوتنەکانە لە وڵاتەدا باز لە شارێک مەکە
ئەوەی ئیفرازاتی ئەوەی دروست کرا و بە ناوی معارەزە و بە ناوی چاکسازی کللتورێکی نوێ کردو ئێستا گەنجێک دەوێ باز لە شارێک بکاتن کە ئەوەی دوژمن پێی نەکرێت ئێستا خۆمان دەکەین باسی دژمنەکە وەختی دروشم نییە بە قوربان حزبێک هاتووە ئینتاجی معارەزەی کوردیە کە باز لەوە دەکات ئێوە چێن دەتانەوێت بەڕێزم حزب لەگەڵ بەعساتوەتەوە شارێکی داگیر کردووە سامانی ئەم وڵاتە داگیرەکەتەبعاان بۆ تۆ لەبەر ئەوەی تۆ بەرگریکەری هەموو ئەو سیستەمە بۆ کە لە هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی شەوانە ئەچیت سەر گەنجەکانی ئەو شارە بۆ ئەوەی خۆپیشاندانەکەن تەعزیبیانە دەی تۆ سەیری دیارە سەری تەلەڤیزیۆن شتیش ناکەی نەجەنا بە سەیری ئەوانە دەکەم کە دەتەوێت لە خۆتەوە تۆمەیەک دروست بکەیت سەر گەنج و ئەوانە کامە گەنج ئەوە ئێرادەی خەڵک بووە 25 شوبات جوانترین وەڵام وەڵای من پیرۆزبایی لێ یەکەم کە ئەو بەرگریاکەی من تێگەیشتم زۆر باشە لە بەشتەکان وەڵام خۆیان بینم قوربان 25 شوبات وەڵای من باشە کاک ئومێد لە کوردستانە باواز لەوە بێنین تەوەجوهی ئۆپۆزیسیۆن چۆنە بۆ مەسەلەی گەندەڵی و چەندە خۆی بە پاکەزانێ قسە لەسەر سیستمی سیاسی بکەین لە کوردستانە دان بە گەندەڵی ئەندێ ئەوە ترێ بەڵێ گەندەڵی هەیە سامانی گشتی بەرفرۆدراوە ئەزمموی حکومڕانیمان خەلەلی تایە چی هەیە ئەزمموی حکومڕانیمان نەبوو لە سەرای ڕاپەن لە شاخەواتوی لەگەڵ هەموو ئەمانەیە ئایا ئێمە توانین بەس لە وجودی ئیرادێکی سیاسی ڕاستەقینە بکەین بۆ چاکسازی بەڵگە لەوەی کە ئێستاکە سەرۆکێرەمی کوردستان لە ئێوارەی نەورۆزدا بەرنمەیەکی ڕاگەیان چاکسازی دەکرێت ئێستا لیژانەکان و ئیشی خۆیان دەکەن من تەسەوڕ دەکەم لە ماوەیەکی زۆر نزیکدا ئیزراعەتی پێی زۆر دەگیرێتەوە ئیرادێکی سیاسیە بەڵام ئینسانی کورد ئێمە ئەزمونمان لەگەڵ زۆر بەڵێن و زۆر کار هەیە و زۆر خیتاب و دروشمی جوانایە و بەڵام کردارمان لە واقعانە بین بەو شێوازەش نێزانی ئەگەر پێمان وابێ هەموو شتەکان دروشم بن من دەڵێم دەبێت چاوەڕوان بکەین لە کاتێکی نزیکدا بەڕێ سەرۆکێرەمی کوردستان ئەو بەرنامەی کە ڕایگەیاندە بەرنامەی چاکسازی من نەتیجەی زۆر باش دەبینم پێشم وایە ناکرێت لە مناڵەکانی خۆیەوە دەست پێ لە هەرچێکەوە دەستی پێ بکاتن لە هەرچێکەوە دەستی بەرەوەی فەسادەکە لە خێزانەکەی خۆیەوە دەست پێکە اینجا حزانی کاک نەبەزم لە کۆڵاندانە نیشتیمە لە منبەرێک دانیشتیمە لە منبەرێک دانیشتیمە ناتوانی ئەتو لەو حزبەی مندانی بێی باز لە داخلی حزبەکەی من بکەی لۆشدنیە باز لە ئەوە هەڕەشە نییە من لە کۆڵاندانە نیشتۆم ئەوە منبەرێکە کاک ئومێد ئەزانی پێ بڵێ فەسادی گەورەی وڵاتە لە حزبەکەی تۆ دووسکەوە بۆشم هەیە لەبەر سەروەتی سامانی وڵاتە ئەجزێ کاک نەبەس پرسیارێکی گرنگە کاک نەبەس تۆ باس لەواکەی کە لە کوردستانە گەندەڵی هەیە بەڵام لە هەمان کاتە دانیش بەوەیانەیە کە گەندەڵی بەتەنها دەسەڵات نیکا بۆ چاوی تۆ هەمیشە لەسەر دەسەڵاتە بۆ ڕخنەکەتن بۆ لەسەر ئۆپۆزیسیۆن نییە پرسیارەکە لەسەر نیە بۆ لەسەر ئۆپۆزیسیۆن نییە لە کاتێکە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بە هەمان شێوە مڵکی گشتی داگیرەکەن حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بۆ جۆ پارە لە حکومەت وەرەگرن ژمارەیەکی زۆر لە کەوادری ئەعلامی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن پارە لە حکومەت وەرەگرە و ئیش بۆ حیزبەکە و پارە لە حکومەت وەرەگرێ سەرکردایەتی هێزەکانی معارزە بە شێوەیەک لە شێوەکان بەشداری گەندەڵەکانی ڕابردوو بوون و مەسئولیەتیان دەکەوێتە سەرشان بۆ ڕخنە لە ئۆپۆزیسیۆن ناگری بۆ هەر ڕخنە لە دەسەڵاتەکەی ئەمە تەحیوزێکی ئاشکرا نیە لادان نیە لە میهنێت لە زۆر باشە ئێمە پێش 25 حوت دوو هێزمان هەبووە کە دوو هێز هەبووە ناوی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بووە بەشێکیان لە ناو دەسەڵات بووە بەشێکیشیان وەکو ئۆپۆزیسیۆن خۆیان دەرخستووە یعنی نەیتوانیوە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە بێ و ئەم دوو هێزە ئەگەر بودجیان لە حکوومەتی هەرێم وەرگرت بێ بەپێی ئەو یاسانە وەریان گرتووە کە بودجێ حزابی کوردیە ئەمە یەک دوو هیچ شوێنێکی گرنگیان بەدەستەوە نەبووە تاکو بڵێن لەم شوێنە ئەوان گەندەڵیان کردووە وەزارەتیان هەبووە بەشدار بوون لە حکوومەت باشە ئەچین بۆ وەزارەتەکەیان ئەچین بۆ وەزارەتەکەیان بەڕێزم ئەچین بۆ وەزارەتەکەیان دیکۆمنتەکان هەموو ئێنینە دەرەوە کە ئێمە ڕۆژنامەنووس بین 4-5 جار چوین یەک دیکۆمنتی گەندەڵیمان لە وەزارەتە دەست نەکەوتووە بۆ ئەوەی بڵاویکەینەوە ئەمە بەرگریکردن نییە لە ئەوان بەڕێزم ئەمە بەرگریکردن چییە ئەمە بەرگریکردن نییە دەستم نەکەوتووە ئەگەر هەشی بووە تۆ خۆت بڵاو گشتیا دیفاع لەواکە کە بەزودنەوەی گۆڕان مەکۆی سەرچەکەی دەستیم نکاتەوە زۆر باشە بەس بە کوردی کات نەماوە لەبەرەوەی گومانم هەیە وەکو هەموو مڵکەکانی تر سبەی تۆزە بکرێ بەسەر سێ چوار مەسئولا و ئێمە لە دوورەوە سەیری باش زۆر باشە ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو کاک ئومێد حەزەکەم قسە و بۆچوونی خۆت بڵێ شتێک بەلاتەوە گرنگ بێ من پرسیارێکم لە نەکردی من پێم وایە دەبێ تێگەیشتنێکی واقعیانەمان لە بۆ عامی وەزعی کوردستان هەبێتن نەک بۆ شێوازەی کە
هەر کەسە لە ئاوازێکدا بخوێنێت ڕاستە ئەزمونونەکەمان و ڕاتنمان لەگە دیموکراسیات بوونی مەعارەزە شتێکی تازەیە و لەگەڵ ئەوەشدا من زۆر گەشت بینم چاکسازیش دەکرێت لە وڵاتە هیوادارم ئەو ڕژبینێ کە دەشبیندرێ لەلایەن ئەوەی کە لە سەروەزئی کوردستانە بەو شێوازە نەبیتن بە یاسا هەموو کارەکانمان ڕێک بخرێ من دڵنیام بوونی یاسا و ڕێخستنی هەموو کارەکان بە یاسا لە نەتیجەدا وڵاتەکە بەرەو پێشەوە دەبێت شتێکە دەبێت بە کورتی کەمتر لە نودقا شتێک ڕایەکە دەبێت من پرسیارێک من نەکرد من ئومێدم بەوە هەیە گەنجانیان وڵاتە گۆڕن بێشک بە نەک سەرکردایەتی حیزبەکان باشە بەڵێ بینێرانی بەڕێز ئەوەی کە جوتان لە بۆ گفتوگۆکردن بۆ سەبارەت بە دیاردەی گەندەڵی لە هەرێمی کوردستان بە میوانداری هەریەک لە بەڕێز ئومێد خۆشناو سکرتێری ئەشێتی لەوانی دموکراتی کوردستان و بەڕێز نەبەز گۆران ڕۆژنامەنووس بەخێراتتانەکەم جارێکی تر